ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارێش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. خەریکە تاوانی کوشتن دەبێتە زەنگێکی مەترسیدار لە هەرێمی کوردستان. لە زۆر بەرنامەی تر باسمان لە تاوانی کوشتن کردووە لە هەرێمی کوردستان. هۆکارەکانی خەڵک بۆ پەنا دەباتە بەر کوشتن، چی وا دەکات مرۆڤێک دەستی بچێتە ڕۆحی بەرامبەرەکەی. بەڵام ئەم تاوانانە و بەردەوامی ئەم تاوانانە وا پێویست دەکات بەردەوام لە ڕاگەاندنەکانەوە قسەی لەسەر بکرێ و هۆشیاری بە خەڵک بدرێ تاکو ئەم زەنگە مەترسیدارە نەبێتە هۆی ماڵوێرانی بۆ خودی خۆت کە هەموو ژیانت دەبێت لە زیندان بەسەربەری و بنەماڵەیەکی تریش ماڵوێرانەکەی منداڵێک بێ باوکەکەی هاوسەرێک بێ هاوسەرەکەی جەرگی دایکێک دەسووتێنی. گرنگە بزانین بۆچی لە هەرێمی کوردستان خەڵکی ئێمە گەشتۆتە ئەو مەرحەلەیەی کە لەسەر بەسیترین شت دەبێت پەنا بۆ کوشتن بەرین. ئایا ئەمە پەیوەندی بۆ چەکی بێمۆڵەتەوە هەیە کە بەردەوام باسمان کردووە بوونی ژمارەیەکی زۆر چەکی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان و لە ناو ماڵەکان و هەرکەس دەبینی چەکێکی پێیە و بە ئارەزوی خۆی چی بێ پێی دەکا. یاخود بابەتی یاسا کە ئێمە هەمیشە دەڵێن لە هەرێمی کوردستان یاسا سەروەرە، یاسای باشمان هەیە، بەڵام تۆزێک لە جێبەجێکردنەکەی ڕەنگە لاواز بین. بابەتی سزای لە سێدارەدان کە چەندەها جار لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە، ئایا نەبوونی سزای لە سێدارەدان یاخود ئەنجام نەدانی سزاکە تا چەند گرنگە و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە تاوانی کوشتن بەو شێوەیە زیاد بکە. بابەتی کۆمەڵایەتی، یعنی خەڵکی ئێمە بابەتی دەرونی بۆ وای لێ بێت لەسەر هەموو شتێک پەنا بۆ چەک ببرێ و بەرامبەرەکەتی پێ بکوشی. جا ئەمەی کە باس دەکرێت ئەگەر باسی لایەنە سەقافیەکە بکەین، ئەگەر باسی هۆشیاری بکەین، ئەگەر باسی بڕوانامە و ئەوانە بکەین، دەبینین ئەم کەیسانە لە هەموو جۆرێکی تایە. پزیشکمان هەیە کە پزیشکێکی گشتیە، بڕوانامی پزیشکی هەیە، هەڵ دەکوتێتە سەر ماڵە خەزورانی و بەجارێ 5 کەس لە ماڵەکە دەکوژێ. ئەمە پزیشکە. بەڵام لە هەمان کاتیش کارمەندێکمان هەیە کە لە بەنزینخانەیەکدایە ڕەنگە شەهادەیەکی واشی نەبێ، لەسەر ئەوەی کە دەستدرێژی دەکرێتە سەری ئامادەیە دەستڕێژی گولە بەسەر چەند کەسێک بکە و 3 کەس بکوژێ. ژنمان هەیە کە دڵ هەمیشە دەوترێت ڕەگەزی مێ بە ژنایەتی و بە ئنووسەتی خۆیەوە بە نەرمونیانی بەناوبانگە، بەڵام دەست دەباتە چەک و هاوسەرەکەی دەکوژێ. دایکمان هەیە کوڕەکەی دەکوژێ. ئەزانی ئەمانە کارەساتێکن لە هەرێمی کوردستان کە بەڕاستی دەبێت پرسێکی جددیە و دەبێت قسەی لەسەر بکرێ، بزانین هۆکار چییە کە هاوڵاتیانی هەرێمی ئێمە گەشتون بەم مەرحەلەیە. باسی ئەوە دەکرێت کە زۆر جار لە تاوانەکانی کوشتن مساڵەحە دەکرێت، لە نێوان بنەماڵەکاندا لێخۆشبوون هەیە، سوڵح دەکرێت و ئەو کەسە لە زیندان ئازاد دەکرێت. ئەمەش هۆکارێکی ترە بۆی تاوانەکانی کوشتن زیاد بکە. بۆچی؟ چونکە یەکەم ناگەڕێنەوە بۆ یاسا بۆ ئەوەی یاسا سزای ئەم کەسانە بدات. دووەم ئەو کاتێک کە تۆ سوڵح دەکەیت پارەیەکی باش لە سوڵحەکە وەرئەگری لەبری ئەو خوێنە، بەڵام ئەم حەقدا لە دڵتدا ماوە، دوای چەند ساڵێک دێیتەوە جارێکی تر ئەم کەسە دەکوژی. نمونەی ئەمە ئەو مامۆستا ئاینیە بوو کە لە چەند مانگی ڕابردوو بینیمان، دوای ئەوەی کە بە ئۆتۆمبیلەکەی منداڵێک دەکات بەژێرە و دەیکوژێ، سوڵح دەکەن لە نێوان خێزانەکاندا، بەڵام دوای 2 ساڵ دەبینی ئەم حەقدە لە دڵی باوکی ئەم منداڵەدا هەرماوە، دەچێت ئەم مامۆستا ئاینیە دەکوژێتەوە. جا ئێمە لەسەر ئەو کەیسە لێدوانی بنەماڵی ئەو کوژراوەمان وەرگرتووە، پێکەوە گوێبیست دەبین بزانین ئەوان لەسەر کەیسەکە لەسەر کوژراوەکەیان چی دەڵێن. دواتر لە درێژەی بەرنامەکە لەگەڵتان بەردەوامە بین. پێشەچی برایەکەم مەلە ئاوارە بۆ ئیشێکی بۆ خۆی سایەقە مەندوو بە هەندێک ئەشیای هەبوو لە مارکێتێکدا بنێ لە منجەلە کەمپیکاوە، لەوێ لە پێش مارکێتەکە دایانێت و دەمەترێ ناڕۆ منداڵی خۆیشکێتە بن سیارەکەیەوە لە تەنیشتەوە. ئەم کابراایە برایەکەم برین دەیباتە خەستەخانە، هەر خۆی دەیباتە خەستەخانە و خۆی تەسمی شورتاکات و ئینجا ئێمە ئاگادارەکەین و کە سوکارەکەی ئاگادارەکرێت و دەچی نەوێ. کابراش لێ خۆش نابێ دەرێ 50 ڕۆژ دەبێت لە سزم بێ. 50 ڕۆژ دێکا سزنەوە 53 ڕۆژ بەرێدا 5 مۆری بۆکات دەکا، ینی پێش جێژنە گوتی من باش جێژنە دەچم 5 بۆی بۆکەم و بەرێدەم. ماتا مەلای ئاینی دانیشتبوون گوتی لە ڕای خۆش بەرێدەم، فی سەبیللا لە ڕای خوا لێ خۆشم بەرێدەم.
وای لێ هات بەریدا پاش 3 ساڵ ئەم کابرا ئەو ئیشەی لەگەیمە کرد و برایەکەم وانی بەنەحە کوشتەوە لە پاش سوڵح و لە پاش هەموو شتێک هەرچەندی حەولماندا پارێت هەرچیەک بێ و هەرچیەکی ویست بۆی بکەین گوتی هیچم نایە من گوتی لە ڕای خوا لێ خۆشبنەوە تەواو کەم بەڕێزن بە خێر بن سەر چاوم ئەو کوڕەی من ئەگە بمزانە هێچێک یعنی غەدی لێ دەکاویانە خۆ ناخۆشێکمان لەگە هێچێکە هەیە منش دەمتوانی وەنیە چارەسەری کوڕەکەم کەم چارەسەری خۆمان بکەن یعنی بەرامبەرەکەمان بزانانی چێ ڕقی لێمانە بەسە تا ئێستا کەس ڕقی لە ئێمە نەبووە ئەم کابرایە کوڕەکەی قەزا و قەدەر هەیە وایە هەست کەس باوەڕی بە قەزا و قەدەر نەبێ معنای وایە دەستی بەر بووە ها براکەم کوڕەکەی من کاتی خۆی 3 ساڵ لەمە و پێش 3 ساڵ لەمە و پێش منداڵەکەی بە پاچکیلەوە ئەو هادێ پاسکیل ئەو هادێ کوڕەکەی منش ئەو هادێ سارێکیش بەرەو پیری دێ یعنی بەرامبەری دێ سارێ سپی قەمەرێک قەمەرەکە منداڵەکە تەنگاوەکە منداڵەکە تەنگاوەکە تای دواوی کوڕەکەی من لە منداڵەکە لە پاسکیل منداڵەکەکەوێ منداڵەکە سەری بەڕەسیفەکەوێ ئەگە سەری بەڕەسیف نەکەوتا منداڵەکە نامرد بەس سەری بەڕەسیف کەوت منداڵەکە سەری نەزیب بوو کوڕەکەی من هەرستێ هەر ناشزانێ کاتێ بە هاواری بۆ کەندەنە کورە منداڵە خۆی لە ئەوەکەدا تای سیارەکە لە پاسکیلەکە کەوتووە کوڕەکەی من ڕاگرێت و دابەزێ سەیرەکە ئەداتە بان سەر خۆیان و باوشی لێدا دەیبە یەکسەر دەرفێنە بۆ خەسخانە والله کوڕ من وای زانی گوتی داوام زانی و عەرەبە واللهی گوتی وام زانی و منداڵ عەرەبە ڕۆی لە گوتی دا لە نیوەی ڕێ گوتی تەواو گوتی منداڵە تەواو بوو گوتی مشکلمە باشە گوتم نەوەکو تەواو نەبوو بێ گوتی ڕفاندم بۆ خەسخانە چوومە ناو خەسخانە و فەحز و شتیان بۆ کرد گوتیان وەڵڵاهی وەفاتی کرد گوتی وەفاتی گوتم منش بە شورتەکانم گوت براکەم من دەستگیرکەن من تەسمیل تەواو گوت ئەو تەسمیل بوو هەتا کابراش 3 مانگ کوڕەکەم لە ژوورەوە بوو بڕۆ دەڕۆشتین بۆ لای کابرا تازێمان بۆ کابرا دانا بۆ منداڵەکەی خۆیان نا بەس ئێمە تازێمە بۆوەندانە هەتا چەند ڕۆژ هات چۆمان کردو وەرە و بڕۆ کابرا ئێمە یەدی خۆی شاردەوە وەڵا هەتا ڕۆژە گوای کرد گوتی دێم پەنجەمۆرتان بۆکەم فی سەبیلی خوای گەورە پەنجەمۆرتان بۆکەم چی دەوێ گوتمان کاکە ئێمە دێنە پێشەوە ئامادەی بە هەموو شتێگەم ئامادەی چی تو داوات بکەی ئێمە ئامادەی واللهی ئەو منداڵەکەیەتی وەرە عەبدوڕەحمان جان گوتم پیلی ئەگرم ئەی دەمێ واللهی گوتم پیلی ئەگرم ئەی دەمێ بەس مادەم ئەوەندە بەڕێز و ئەوەیە کوڕەمانی بەردا و پەنجەمۆری بۆ کردو هیچ نەوی لە مار خۆی ئێمە لە مار خۆ بەس کوڕ من نەیدیوە ها ئەو کوڕەی من ئێستاکانە بەدەست ئەوی کوژاوە نەیدیوە زۆر زۆر بە ناحەق کوڕەکەمی کوشتۆ زۆر داوا لە حکومەت دەکەم خەد لێ خۆش نابم حەق بە حەق چییە کوشتێتی دەبێ ئەو کەسە بکوژێتەوەیە منش دەو کاتە یعنی دەمتوانی دەسەڵاتم نەبوو منش منداڵ خڕکەمەوە یعنی خەو قیلە و بە حکومەت برێم ئیلە دەبێ لەو کاتە بیکوژم وەنیە بەس مندا کەس ڕقی لە من نەبووە کام یاسا قبولی دەکا منش ئامادەم قبولیکەم بەڵام هەتا ڕحی ئەو کابرا لە سەد نابێ بە هیچ شێوەیە بمینێ بە زندێتی بیدەنە دەست خۆمەوە چ حکومەتی هەرێم لەسرم دەبێ بێتە جواب بە هەموو شێوەیە چکە من جەرگم سوپاوە دایک و باوک و گشتی بەبێ باوک گەورە بووە هەموو بە هەتیوی ئێستاوە منداڵەکانیشی بوونە هەتیو سوپاس و ستایشتانەکەم بەڕێزن بەخێر بن سەر هەردوو چاوم داوا لە حکومەتی هەرێمەکەم بە هیچ شێوەیە لێ خۆش نابم بە هیچ شێوەیە خوێن بە خوێن حەق بە حەق چێ کوشتی دەبێت بکوژێتەوە هیچ کەم ناوێ سوپاستانەکەم بەڕێزن بەخێر بن سەر هەردوو چاوم نابەخۆی ئێمە دڵنیا بووین لەبەرەوەی هیچ شتێ پیاوەکەی من نەچەکی هەڵگرتبوونێ دەگوێت ئەمن و ئاسایش کوردستان زۆر باشە لە خوا بەزیادێ هیچ مشکلێ نەبوو هیچ مشکلێکشمان نەبوو یعنی ئەوەندە دڵنیا بووین دەمانگوێت ئەمن و ئاسایش باشە لە خوا بەزیاد بێ هیچ ئەومان یعنی ئەوەمان نەخستوە پێشتا خۆمان ڕۆژە ئەو کابراها دێتەوە پێشی بە ناحەق ئەو های لێکات بەڕاستیەکەی نەحەقێکی زۆر گەورەی لێ کردووی بەڕاستی من دایک ئەم دوو منداڵم باوکم چەند ساڵە ئەمفالە مامەم نییە برام نییە هیچ کەسێکم نیە جگە لە خودای گەور حەبنە بۆ ئەو مێردە ئەو پیاوم شکە برد ئەویش سێبەر و هەموو شتێ من بوو من هیچ کەسێکم نیە بۆ خۆی کاکە داوا لە حکومەتەکەم بەهانامەوە بێت ئەو وەک باوک بابێت دەست بەسەرم دا یعنی حەقم بسەنێتەوە بەڕاستیەکەی زۆر پیاوەکەی من زوڵمی لێکراوە
داواتان لێ ئەەکەم ڕجاان بەهانەی ئەو دوو منداڵە من ئیستا نازانم چیان لێ بکەم بەس یعنی نازم هیچیان لێ بکەم من هەبوونە بۆ ئەو پیاوم شکە بر بەڕاستیەکەی یعنی داوا لە حکوومەتەکەم بەڕاستی داوا لێکم بێتە سەرخەت بەهانامانە بێ ئەو وەک باوکێ بێت بەهانامە بێت داوای لێکم ئەرە وەڵا براکەم وەڵای برام ئێمە بۆیە کۆتاییمان پێێنا کابرا خۆی 50 ڕۆژ کردی سزن دوای خۆی بەیدا 50 مۆری بۆ کرد ئیتر هاتەوە ماڵ هیچ مشکلە لە بین ئێمە نما هیچ مشکلەیەک نما کابرا نەخەبەری پێماندا بوو نەشتێکی کردبوو یعنی ئێمە دڵنیا ئێمەش گوتمان مادام کابرا 50 مۆر کرد و هیچ قسەیەکی نەکردەوە یعنی هەموو شتێ لای حاکم تەواو بڕدرایەوە نیە شتەکە لای حاکم بڕدرایەوە و هەموو شتێ تەواو بوو ئەی کاکە بۆ لە دووە هەستایت ئەو هەلەو پیاوەی من کرد ها بە نەحەق ئەو هەل لێ کرد بەڕاستیەکەی نەحەقەیەکی گەورەی لێ کردووە داوا ئەەکەم حەقمان بکرێتەوە حەقی ئەو دوو منداڵە بکرێتەوە بەخوای نە باوکێکمێ نە برایەکێک نە مامەیەک نە باپیرێکیان هیچ کەسێکیان دە ئێستا لە نیوە شتێکیان لەسەر من نازانم سەر بە کوێیە بکەم بەڕاستیەکەی نەحەقێکی گەورەمان لێکراوە داوا لە حکوومەتەکەم وەک باوکێ بەهانامە وەرە داوای لێکم بەهانامە حەقم بستێنێتەوە حەقی ئەو دوو منداڵە بستێنێت حەقی ئەو دوو منداڵە هیچ کەم لە دنیا ناوێ تەنها حەقەکە بە چاوی خۆم بدینم ئەنجە ئیسراحەتەکەم باوەڕکە بەسەر پاکەرم ناتوانم سەواد نازم چۆن وەستاوم ناتوانم بۆستم بەخوای ناتوانم نازانم چی لەوانە بکەم هیچ ناتوانم بەڕاستی داوا لە حکوومەتەکەم ئەو حەقی پیاوەکەم نەڕوە ئەوەندە داوایم هەیە لە هیچ کەنە بەس حەق پیاوەکەم بکاتەوە خوێن پیاوەکەم بەفی ڕوو نەڕوات خوێنەکەی برشێتەوە ئەو کاتە منە تۆم لە سەپان بۆستم بەڕاستیەکەی بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵتان بەردەوامە بین کۆمەڵێک میوانم ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادەیان هێوانی شەرێک لە بەڕێزان دکتۆر ناسح ئاروزەری کە بەڕێزیان مامۆستای زانکۆن بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادە دەبێت دکتۆر سعد بەرزنجی کە بەڕێزیشان مامۆستای زانکۆن لە ستۆدیۆمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبن دکتۆر بەڕێزیشتان زۆر بەخێر بێن ئاسۆ هاشم کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارن بە سپاسەوە لە ڕێستریمەوە بە هەمان شێوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بن کاگاسەوە بەڕێزیشتان زۆر بەخێر بێن مامۆستا دووبارە بەخێر بێن دکتۆر ناسح کاتێکە شتێکی وا دەبینیت یعنی منداڵێکە بینیت کە بێ باوەک دەبێت جەرگی دایکێک دەسووتێت هاوسەرێک دەبینی بەو شێوەیە کە هیچ شوێنێکی نییە کە ئیتر پەنای بۆ بەرێ یعنی بیر دەکەیتەوە ئاخۆ ئەو ئینسانە لەو دقەیەدا کە ئەو تاوانە ئەنجام دەدا بیر لەم شتانە ناکاتەوە من ئەمەوە بپرسم ئێمە کۆمەلگایەکی مسلمانی هەمیشە هەموو ئەو ڕووداوانەی کە بە سەرمانیە دەڵێن قەزا و قەدەرە و هەمیشە دوعای ئەوەش دەکەین کە خوای گەورە لە بەڵام موسیبەتمان پارێزێ ئەم تاوانانەی کە ڕۆژانە ئێمە گوێمان لێ دەبێت و دەیبیستین و دەیبینین بە تایبەت تاوانەکانی کوشتن هەر بەڕاستی ئەمانە قەزا و قەدەرن بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه جارێ ئێمە قەزا و قەدەر ڕوویەکی ئەوەیە کە علمی خوای گەورەیە بە بابەتەکان دەسەڵاتی ئێمەدا نییە و ئێمە ناتوانین بگەینە و ئاسەش بڵین کە بزانێکین خوای گەورە چی بڕیار داوە لەسەر ئێمە دیوی دووهەمی قەضای شەرعیە ئایا لە ڕووی شەرعەوە داوا لە چی لە من کراوە بە دوواداچوون لەسەر چی بکەم ئا لێرەوەیە کە بێ هەمووان هەل لە ڕاگەیاندنەکان هەتا وتاربێژەکان هەتا پرۆگرامی قوتابخانەکان و زانکۆکان هەتا وەکو سۆشیال میدیا و ئەنتەرنێت و هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەتا گاتە دەستور و یاسا و دادگاکان ئەبێ هەمویان لە سۆنگەی توێژینەوەی ڕاستەقینە واقع لەنا وڵاتی ئێمەدا و نیشتمانی ئێمەدا بگەڕین بزانیکن هۆکارە سەرەکیەکانی ئەم بابەتانە چییە چونکە هەڵەیە بکەین و بیسوین بەسەر قەزا و قەدەرە ئەم ڕووداوەکان خدا خۆی ئیزانێ چەند ڕوئەدا بەس دیوی ئێمە دیوی شەرعیەکەیەتی کە ئەبێ مامەڵی لە تەکدا بکەین کەسێ پەنجەرەیەکی شکان ئەبێ سزای حسابەکەی خۆی وەربگرێ ئێمە لە شریعەتی ئیسلامە ئەم هەموو بازدەوە کراوە کە کوشتن چەنە خەتەر و سامناکە هەموو دنیا تێک بدرێ بەڵام کەسێک نەکوژرێ کەعبە بڕوخێنە بەڵام گیان لە کەسێک مەسێنە هەچ کەسێ یەک کەس بکوژێ فەکەئەنەما قەتەلە الناسە جەمیعا وەکو ئەوایە هەموو مرۆڤایەتی کوشت بێ طبعاً ئەمە گەربان قەست بێ مامۆستا بێگومان باسی ئەم کەسێک ئێمە وەرمانگرتووە مامۆستایەکی ئاینی بەڕێز بووە خوا لێی خۆش بێت 2 ساڵ لەمەوبەر
بە سیارەکەی لە منداڵێکی داوە لە دواوە بووە نەیبینیوە بێگومان خۆشی ئەمەی پێخۆش نەبووە ئەمە ڕووبا چەند جۆر کوشتنێک هەیە لە شریعەتی ئیسلامدا باس کراوە ئەوەی کە کوشتنەوەی لەسەر قەتڵی عەمدە ئەوەی کە سیلاحێکی پێوە چێ بە هۆکارێکی کوژانە ئەچێ کەسەکە کوژێ بە مەسیشی پێکوشتنیەتی چقۆیەکی پێەیە لەسەر سنگە گەر هات و بمنە بەرقاچێکەوەی حکومێکی تری هەیە تا ئەندازێ بەس یا لەسەر سەردڵی یعنی و بۆ کوشتنی مامەڵاکە بۆیە قەتلی عەمد کوشتنەوەیە کە ئەمەژیکێکە لەو شتانەی کە لە وڵاتی ئێمە بەداخەوە بەشێ لە قەتڵی عەمد هەیە کە تەنها سژن نەکرێت نانی ئەدرێتێت ژیانی ئەدرێتێت خوێندنی کۆلێژ و دەوراتی ئەدرێتێت کە ئەمە کەسێکی کوشتووە ئەم کەسە کە تۆ نانی دەیتێ و تێری ئەەکەیت و گەورە و زلی ئەەکەیت ئەنجا دایک و باوکی لەویا وەستاون باوک هەیە هاتوو بۆ لای منەڵێ مامۆستا کوڕەکەم پیاوێکی بەناحەق کوشتووە تەکلیفم وەی حکومەت بیکوژێتەوە کە نایکوژێتەوە ساڵی دوان وسان ئەڵێ خێزانم هەراسانم کردوم پارێکم پێوە شگە باڵێتەوە سڵح ناکەی دەوەچێت دەجار هاتوێتە ماڵەکەی من دەجار تەکلیفان کردوێت کە دانیشتن بکرێ وتیانە دانیشتن ناکەین کە دانیشتن ناکرێت بۆ نایەن یاسایە دابنێن کە ئەو کەسێکی کوشت دوای قەراری بەتی محکەمە کە هەموو شتێک تەواو بوو چەسپا بەسەریدا با بکوژێتەوە بەمە ئاوەکرێ بە ئاگرا وەلەکم فی القیصاص حیات مەبەستەوەی مامۆستا سزای لە سێدارەدان ئەبێ جێبەجێ بکرێ بۆ ئەو کەسانەی کە کەیسێکی ڕاستەقینەن لە کوشتنێکی کۆمەڵایەتی دیاردا کە حاکم و مفتی هەردووکیان لەسەری کۆ ببنەوانێ هەموو بەڵگەکان وەکو ڕۆژی ڕووناک بخێتە بەردەستیان کە ئیشکالەتی تیانەمێنێت شایستە ئەوەیە کە لەو شوێنە ئەو کەسەی کوشتووە بکوژێتەوە کە ئەمڕۆ زۆربەی شوێنەکان کامێرە ڕێژی کراوە ئەو تا قەت لەکرێ کامێرەکە دیارە دەزانقەسیەکە دیارە ئەگەڕێتەوە سەریەی کوژێتەوە ئەمە هیچ گومانێکی تیانێ نە لە بەردەم حاکمان نە لە بەردەم خەڵکان نە لەبەر عوامان نە لە بەردەم هیچ کەسێکی ترا بەس ئەگەر قانون ئەمیشەنەکە ئەو کاتە ڕووداوەکان بەرەو شوێنێکی دیکەی تر ئەڕۆن بەرەوە ڕۆن بڵێ وڵی کاکە باسوڵ حەکەی بۆ بکەین ئەنجا فەرقی هەیە ئەو کوشتنە لەگەڵ کوشتنی حادیسەی سیارە حادیسەی سیارە شتێکە کە ئەو کەسەی کە لە دەستی ئەقەومێ ئاواتەخوازە خۆی بکرای بەژێر سیارەکەەوە نەک ئەوشێ لە دەست باتایەوە ئەمڕۆژ زۆربەی زۆری ماڵەکان سیارەمان هەیە ناکرێ ئەمە حساب بکرێ بە شوێنێکی دیکەی گرفتەکەی مامۆستا کە سڵحەکە شەکرێ بەڵام ئەو تا دەبینین دوای ئەوە کەیسەکە هەر بەردەوامە هەندێک جار ینی مەرجی هەموو سڵحەکان من بەداخەوە ئەڵێم ئێستای هەرێمی کوردستان کە کەوتوینەتە حاڵەتێکەوە کە پێویستمان بە چارەسەری ڕاستەقینەیە چونکە ئێمە لە تەمەنی 25 ساڵی سڵح و ئاشتەواییە کە من ئەنجامم داوە زۆربەی زۆری ئەو کەیسانەی کە هەبوون پێشتر کە دەست ماچ کرا ئیتر کابرا ئامادە نییە جارێکی تر بێ ئەو لاپەڕە هەڵبداتەوە بەس ئێستا بۆ کۆمەلگامان وای لێ هاتووە ئەبێت توێژینەوەی ڕاستەقینە بکرێ لابردنی وانەی ئاین لەناو قوتابخانەکاندا کە بە قسەی کۆمەڵی هەرزەکار کرا بەداخەوە کە ئەزمونیان نەبوو وامان لێ کرد کە خەڵکەکە دوورخینەوە لە خەتەرناکی باسی کوشتن و باسی برین و فیتنەیەکان کە ئەخلاقی جوان ڕێزی دایک و باوک پاشان سوۆسیال میدیا بەم بێفلتەری کە کراوەتەوانێ ئەم هەموو یاری ئەلکترۆنی کە هەمووی کوشتن و بڕین و فەوتانە پەروەردەکردنی مناڵەکانە لەسەر کوشتن و بڕین ئەوانیش هۆکارێکی سەرەکین لەم بابەتانەدا لە هەمان کاتا نەمەتەیەکی یاساییش هەیە کە بکوژ ئەتوانێت ڕزگاری ببێت ئەتوانێت قوتاری ببێت جێداخە جار بەجارێکە بیسین کە بکوژەکان و تاوانبارەکان هەڵاتن لە ژێرەوە ڕۆیشتن دەرگای سجن شکێنرا هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە کۆمەلگا بەشێک لە شڕژاوی تێبکەوێ و شڵەقانێکی تیا دروست ببێ کە ئەو کەسەی ئەکوژێ باکی نییە یا هەندێ مصالحە کە ئەکرێت بنداخەوە یعنی من مامۆساژ ناچارە بین یعنی ئەڵمانەوەی فیتنەکە زیاتر نەبێ بە زۆر کەمەند کێژەکەی لەناو هەندێک سڵحەوە کە لە ناخەوە خۆمان پێمان خۆش نییە لەبەر ئەوەی کە یاسایەک کوشتنی دانەناوەتەوە گەر کەسەکە بکوژایەتەوە نەجاتە بوو ئاوەکە باگرا و ئیتر کەس حەقی کەسی نابوو بەڵام بە سژنێک و بەنان خواردنێکی ماوەیەکی زۆر ئەمێنێتەوانێ و تەبعاً کابراش پەشێمانە بێتەوانێ زەلیلی سژن ئەبینێ ناڕەحەتیەکانی بینێ ئەو کاتە تەکلیفەکە ئەگری دێ تەلەفۆن بۆ منەکا بەگریانەوە و تەو بۆم کردووە و چاگە بووم و قۆڵی پێتاماجەکەم کاکەوەرن بم کوژنەوە چی ئەڵێن ئامادەم بەڵام تازە دوای چی یعنی دەبەرەوە ئەم بابەتانە پێویستی بەوەیە کە هەمووان کۆمەلگای ئێمە بەداخەوە شەقاڵ کراوە کاتێک کە حاکمێک ئەمن ڕۆژە چوم سەردانی یەکێ لە دەستگاکانم کرد حاکمێکی بەڕێزی لێبوو پرسیارەکەم لێ کرد ئایا لەم منتیقەی کە ئێمەی تێداین چەند کێشە و گرفت هەن کام کێشانە زۆر قوڵن بۆی من لە وتاری جمعە باسیکەم کۆمەڵێ تێبینی پێشنیاری دامێ شایستەی ڕێزگرتن بۆ بەڕاستی بەڵام ئێستا وایان کردووە لە کۆمەلگە ئێمەدا ئێمەی مامۆستا دوورین لە حاکمەکانەوە
کە تا جابەجارێ دانیشتن هەبێت لە بینی وەزارەتی ئەوقاف و وەزارەتی دادا لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی خوێندنی باڵادا ئەم هەموو توێژینەوەکرێت لە خوێندنی باڵا مەگەر ئێمە لە وتارەکە باسی کەینە گینا پەیوەندی نێوان خوێندنی باڵا و کۆمەلگاش پچڕێنراوە زۆرجار لەگەڵ بەرپرسانی خوێندنی زانکۆ خوێندنی باڵا منە قسانم کردووە ئەم هەموو توێژینەوە جوانی ئەکرێت لە زانکۆکانە هەر خۆم سێ توێژینەوە هەیە لەسەر خێزان لەسەر هۆکارەکانی داڕمانی خێزان بەس ئەمە چێتە ناو دوو توێی نووسێنێک و لە گۆڤارێکا بڵاوکەێتەوە من تەرخەیەکی پێەکەم بەڵام کۆمەلگا میسپادەی لێ ناکە کەوا بوو پێویست بەوە کە خوێندنەوەیکی باش بکەین لەم سەردەمەدا بۆ ئەوەی کە بتوانین هەم جونگەکانی کۆمەلگا بە تایبەتی بواری ئاینی بواری مزگەوتەکان و وتاربێژەکان و هەروەها بوارەکانی سۆشیال میدیا و ڕاگەاندنەکان و بە تایبەتی ئەو یاریانی کە هێتە ناو کۆمەلگا ئێمەوانێت تازە بەڕەهایی هاتوون ئەبێ فلتەری بۆ دابنرێ بۆ ئەوەی کە بتوانین کۆمەلگای خۆمان تا ئەندازێک هێمن کەینەوانێ ئەم هەموو تووڕەبوونە دنیای گوێرانە دروستەکە بەڕاستی موسیبەتە. دەستخۆش ئەچمە هەولێر بۆ لای دکتۆر سەعەد بەرزنجی دکتۆر سلااوت لێبێ دکتۆر لە ئەخیری قسەکانی ئاماژەی بۆ کردوتی ئەم هەموو تووڕەبوونە کۆمەلگا وێرانەکە هەر بەڕاستی تەبانە و کاتانی کە ئێمە کەیسەکانە بینین تاوانەکان ئەنجامە درێ هەمووی حاڵەتێکی تووڕەبوونە ئەسەبێتێکەوە کاکە ئەو کەسە تاوان ئەنجامدا و منیش لە سەرەتای بەرنامە ئاماژەم پێکرد وتم لە پزیشکێکەوە بیگرا تا مامۆسایەکی زانکۆ تا ژنێکی ماڵ تا کارمەندێکی بەنزیخانە ینی لە هەموو چین و توێژەکانی تایە کۆمەلگای ئێمە بۆ گەشتونەتە ئەو مەرحەلەیەی کە لەسەر بەسیترین شت پەنا بۆ کوشتن بەرین یعنی ئەم تووڕەبوونە لە مێشکی تاکی ئێمەیە بۆ بەڵێ سەرەتا دەست خۆشتان دەکەم تەوەرێکی سەردەمیانەیە بەگشتی باڵێن هۆکارەکانی زیادبوونی تاوانی کوشتن سێ هۆکاری سەرەکی هەیە ئەوانش هۆکاری دەرونی هۆکاری کۆمەڵایەتی وەروە هۆکاری یاسایی هۆکارە یاساییەکە هەمومان دەزانین جەنابی مامۆستاش باسی کرد بریتیە لە سووکی سزاکانی کوشتن سوکن کەسێک بکوشیتن ئەگەر با بڵین عفوکردنی تێدا نەبیتن ئەگەر لێ خۆشببوونی تێدا نەبیتن زیندانی بکرێتن بەبێ لە سێدارەدان دوای 9 ساڵ و شتێک 9 ساڵ و نیو بەردەبیتن 9 ساڵ هەر ماوەکی زۆر کەمە ئەوە یەکەم دوو نازم لەبەر سزای لە سێدارەدان ڕاوەستایە یعنی یان دادگا دەبی خۆی یەکلایی کاتەوە کە چەند دادوەرێکی بەڕێز بە کامل قەناعەتەوە بڕیار دەدەن ئەو کەسە پێویستە لە سێدارە بدرێ سزاکە دەردەچی بەڵام تەنفیر ناکرێ بەخۆیەوە گرەیەکی یاسایی زۆر گەورەیە پێویستە لایەنی یاسایی جوابی بداتەوە دووەمیان لایەنی کۆمەڵایەتی داڵدەدان زۆرە تۆڵەکردنەوە لە دەرەوەی یاسا زۆرە پشت ئەسوبوون بە عشرەت و عشرەتگەرایی زۆرە سڵح لە دەرەوەی دادگا زۆرە هەموو ئەوانە هۆکاری کۆمەڵایەتین هەموو ئەوانە هۆکارن لە بۆی کە باڵێن دیادەکانی کوشتن زیاد بیتن و هۆکاری سێم کە بە بۆچوونی من باڵێن لایەنی دەرونی تاکە دەرونی تاچی کورد ماندیە دەرونی تاچی کورد شڵەژاوە هەتا ئاستێکی باش هەڵچوونە دەرونیەکان بە ئاشکرا بە تاچی کوردەوە دیارن هەمومان دەزانین لەوێ بپرسن ئەی باشە کۆ عیلاجی بکەین بەڵام کێ لە ئێمە ئامادەیە بەردامەک تەرخانکە لە بۆ ئیدارەدانی هەڵچوون کێ لە ئێمە ئامادەیە بەشداری کۆرسێک بکە لە بۆ چۆنیەتی ڕێخستنی هەڵچوونەکانمان ئەوەی کە گرینگە مرۆڤ بیر دەکاتەوە پاشان بڕیار دەدا بەڵام لە کاتی هەڵچوون مرۆڤ بڕیار دەدا پاشان بیر دەکاتەوە هەر لەبەر ئەوەیە ئەوانەی کە تاوان ئەنجام دەدەن تاوانی کوشتن بە تایبەتی ئەگەر دوایتر لیان بپرسی بزەبت لەبەرەوەی بڕیاردانە بە بێبیرکردنەوە لە کاتێکدا مرۆڤ پێویستە بیر بکاتەوە پاشان بڕیار بداتن هەموو ئەو هۆکارانەوە دەکاتن کەوا ڕێژەی کوشتن زۆر بیتن لێتان نەشارمەوە هۆکارێکی کەی سەرەکی هەیە کە ڕەتی بە باڵێن لایەنی یاساییەوە بریتە لە ئاسان دەستکەوتنی چەک ئەوەی بپرسن دکتۆر سەعەد بەبێت چەکیش لەوەیە تاوان بکرێتن ڕاستە بەڵام تاوان بەبێت چەک نەڕێژەی ئەوەندە زۆر دەبی نە قوربانیەکانی ئەوەندە سەخت دەبن نەژمارە قوربانیەکان ئەوەندە زۆر دەبن لەبەرچێ ئەگەر من چاقۆکم بەکارهینە لەوەیە کەسەکە بمریتن لەوەیە برینداربی لەوەیە زامدار بیتن لەوەی بتوانم یەک کەس بکوژم دواتر دەستم بگرن و لێم بستێنن بەڵام کا من چەکەکەم پێ بوو دەتوانم بە کەمترین ماوە زۆرترین کەس بکوژم بە تایبەت ئەگەر دووری نێوان چەکەکە و باڵێن قوربانیەکان نزیک بیتن هەر دەرچوونیان نییە لە بەرەوەی چەک باڵێن فیشەکی لە نزیکەوە ئینسان کەر دەکاتن لە زۆر حاڵەت جیا لەوانە ئەمە زۆر دکتۆر باس لە چەک کە باس لە چەک کرد یعنی نامانێت بە دیاریکراوی باسی کەیسێک بکەین ئەمە ڕۆژ نییە گوێمان لە کەیسێک نەبێت لە کوشتن و شارچێتی ناکەین سلێمانی بێ هەولێر بێت و هەڵبێ ئێمە باسی ئینسانیەتەکەین دوجار باسی ئەو کارە ساتاناکەین لە کۆمەلگا کە دروستە بێ بەڵام پرسیارەکە ئەوەیە یعنی بۆ نمونە کە باسی چەکە کرد بەنزیخانەیەک بۆ چەکی لێبێ یعنی تۆ لە بەنزیخانەیەکە کارمەندێکە چ پێویستەکە تۆ لە ژوورەوە چەکی لێبێ
ئەو کارە ساتە بخڵقێنی یعنی بۆ چەک لەم شوێنانە هەبێ ئەو پرسیارە بوو کە لەکنەمە یعنی زوو دروست بوو بەزی خانە مۆڵک لۆچێکی لێبیتن سکیوریتێک لە مۆڵێکی دوو سکیوریتی بەڕێز ڕاوەستانیە لە بەس چەکیان پێبیتن یعنی زۆر شوێنی تر هەیە پێویست ناکاتێکی لێبیتن لەبەرچە لە ئۆنلاین چەک هەبیتن بە خۆشحاڵیەوە لە هەندێک لە شارەکانی هەرێمی کوردستان مەدانی چەک هەبوو داخرا و وەزارەتی ناوەخۆ دەستخۆشیان لێ دەکەم دایان خست بەڵام هێشتا کە لەڕێ ئۆنلاینەوە چەکمایە هێشتا بازرگانیکردن بە چەکمایە هێشتا دەستکەوتنی چەک زۆر ئاسانە کەسێک کە بتوانین لەڕێ ئۆنلاینەوە دەتوانیتن چەند کاتژمێرێکی ئەو چەکێکی دەوێت بەدەستی بگاتن ئەم وەکو باسم کرد چەک هۆکاری خێراترکردنی تاوانەکانە چەک هۆکاری زیادکردنی ژمارەی قوربانی تاوانەکانە مامۆستا ئاماژەی بە خاڵێکی زۆر جوان کرد ئەویش یارە ئەلیکترۆنیەکان بوو لە ئەو یاریانە بەبێ سانسۆر ئێستا یعنی گەنجی ما منداڵی ما تەنانەت ئافرەتی ما لەڕێی ئەو مۆبایلی کە پێیت یان لەڕێ ئەو ئەتاریەکەوا دێکە لەڕێ ئەو شاشێکەوە لە پێشیتی بەرنامەکەیە بابڵین بنمونە یاری پۆبجی کە زۆر بەمان جێبیستمان بووە دخوا لە ڕووی سایکۆلۆژیەوە تەمشا یاری پۆبجی بکەن بریتە لە چێ بریتە لەوەی کە من چەکەکەم پێەیە هەوڵ دەدەم زۆرترین کەس بکوژم هەر کەسەکەم کوشت ئەوەندە پارەم دەبیتن هەر کەسەکەم کوشت ئەمن ئەوەندە بابڵین داهات لە بەخۆم خردەکەم دکتۆرە کاریگەری هەیە لەسەر دەرونی ئەو کەسێک یاریە کاکە طبعا ئەوە کوشتن لە لای زۆر ئاسان دەبیتن ئەوە فێر دەبیت چەک و بەکار دێتن جۆرەکانی چەک هەمووی دەزانیتن دەزانی ئەو چەکە بابڵین دەمانچەیە ئەوە کلاشینکۆفە ئەوە ئەمفۆرە ئەوە فلانە ئەوە فلانە جۆرەکانی چەک دەزانی کو بەکار دێتن هیچ پێویست ناکە لە ماڵی چەکەبی لەمە دووە لەڕێی یاری ینی هەر چەکە دەست منداڵەکە دەزانی کو بەکار دێتن لەبەرەوەی لەڕێی یاری ئەلیکترۆنیەوە بابڵین بەکاری هینایە زیالەوە کوشتن لە لای ئاسان لەبەرەوەی ئەو پێشتر لەڕێی یاری ئەلیکترۆنی نەفەری کوشتیە نەفری بریندار کردیە تەنانەت لە هەندێک لە حاڵەتەکان خیانەت لە نزیکانی خۆشیان دەکەن بە ناوی یاری وڵا ئەوە دەکوژم ئەوە دەکوژم یان ئەو یارێکەوە ناوی درایڤەرە بەداخەوە یعنی کە هەیە دادەبەزی لە سیارەکەی بە ئاسنەک لە چەند کەس بداتن چەند کەسی مەدەنی لە شەقام بکوژیتن ئەوەندە باڵین داهاتی زیاتر دەبی ئەخر ئەوەیە کاریگەر دەبیتن لە بۆ سپێنێکە ئەو منداڵەکە گەورە دەبیتن لە شەقام کەسێکی توندوتیش دەدەچیتن ڕێکار چییە لە بۆ قەدەغەکردنیان بەڵێ بڵاوکردنەوەی ئەو ڤیددیوانەکەەوە کە دکتۆر ناسحیش باسی کرد ئەی سوشال میدیا ئەمە زۆر ئیشمان لەسەر سوشال میدیا کردووە کە هەمیشە باسمان لەوە کردووە دەکرێت بە باشی سوشال میدیا بەکار بهێنرێ بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی زیاتر بەلایەنە خراپەکە کاری لەسەر دەکەین تۆ ڤیددیوەک دەبینی یعنی زۆر بە ئاسانی کەسێک دەستڕێژێکی گولاکە و چەند کەسێکە کوژێ ئەمە ئاسانکاری نییە بۆ بیرکردنەوەی ئێمە بۆ مێشکی ئێمە بۆی ئەگەر ئێمەش تووشی حاڵەتێکی وابین هەمان ڕوودا و دووبارە بکەینەوە جۆرەکێ لە تاوان ناسی پێی دەڵێن نظریە تەقلید والمحاکات تیۆری بەریەککەوتن و چاولێکەری تاوان بیرۆکەیە تاوان دەگوازرێتەوە تاوان بیرۆکەیە تاوان دەگوازێتەوە بەمانشێت کەسێک تەقی لە ماڵی خەزوری کرد لە سوۆشال میدیا هەموو پەیجەکان دایاننا ئەمە وەکو کۆڕی زانستی لەما بینی خۆمان وەکو بابڵێن پسپۆرانی دەروونزانی کۆمەڵایەتی ڕاستەخۆ ئەمن تەنەبوو ئیوەمدا پێم گوتن ئەو حاڵەتە دووبارە دەبتەوە لە یەک مانگ سێ کەسکە تەقی لە ماڵی خەزوری کرد بنمونە چیکە کەسێک خێزانێکی بە کاملی کوشت تاوانێکی ئەنجامدا بیتی بۆ دیاردا ڕاستە خۆ پێیانم گوت ئەو تاوانە دووبارە دەبتەوە بەپێی ئەو تیۆرە فعلا هەمان تاوان لە شارەکانی هەرێمی کوردستان لە سێ شارێکی هەرێمی کوردستان کەسێک خێزانی ئەمە بڵاوکردنەوەی هەواڵەکە بۆ هۆی ئەوەی کە ئەم ڕووداوانە دووبارە بێتەوە طبعاً دەبەرەوەی بیرۆکەی تاوانی دەگوازرێتەوە ئەمن کەیسم هەبووە کە با بڵین کە کێشەی بەسیتە بۆ لەگەر خێزانی گوت دەڵێم وەکو فلان کەس بچم چەکەکی بینم هەمیان بکوژم لۆ وەکو فلان کەس لەبەرەوەی تاوانەکە بڵاو کرایەوە بەبێ سانسۆر دەستخۆش دکتۆر سعد دواترە گەڕێم وڵات ئێمە وەک لەسەر تاوە میوانەکانم ناساند لەگەڵ دکتۆر ناساح لایەنە کۆمەڵایەتەکە دکتۆر سعد زۆر بەوردی باسی کرد کاک ئاسۆ هاشممان هەبوو کە بەڕێزیان دەبوو لە ڕۆ یاساییەکەوە باسی ئەم بابەتە بکەین بزانین گرفتە یاسایەکان لەکوێدایە بەڵام بەبێ هۆکار هەر لە سەرەتای بەرنامەکەەوە کاک ئاسۆ بەرنمەکەی بەجێهێشت بەڕاستی منیش نازام هۆکار چی بوو چونکە هیچ شتێکی ناخۆش ڕووی نەداوە نە لەگەڵ میوانەکانم نە لەگەڵ کاک ئاسۆ بەڵام ناچارم من یعنی لەبەرەوەی زۆر بابەتە یاساییەکە دەکرێت دکتۆر سعد و دکتۆر ناسحیش زۆر باسییان لەوە کرد ناچارم من لەم بەرنمەیە بەدەر لە پێشکەشکار لە ڕۆیاسایەکەشەوە گەر میوانەکانم ئیجازەم پێ بن کەمێک لە ڕۆیاسایەکەەوە گەر باسی ئێمە تاوانی کوشتن بکەین مادی 406 زۆر بە باشی باز لە تاوانی کوشتن دەکاوە سزای زۆر باشمان هەیە تەنانەت ئەم سزایانە تا لە سێدارەدان دەڕوا بەتایبەت ئەگەر هات و کوژراوەکان لە یەک کەس زیاتر بێ یاخود عنف و توندوتیژی و ئەو بابەتانە لەسەر کوژراوەکە بەکار بهێنرێ و ئێمە لە هەرێمی کوردستان هەمیشە لەسەر مادەی 406
ئیشی زۆر باش کراوە چ لە مەرحەلەی لێکۆڵینەوە چ لە مەرحەلەی دادگاییکردن و کەیس چەنەها کەیسیشمان هەبووە کە بەڕاستی دادگایی کراون بە سزای خۆیان گەشتون بەڵام ئێمە هەمیشە دەڵێن گرفتەکە لە جێبەجێکردنی یاساکاندا نەک لە نەبوونی یاسا بەڵێ ئێمە یاسای باشمان هەیە بەڵام گرفتەکە لە جێبەجێ نەکردنیایەتی نمونەی ئەوەی کە باسمان کرد سزای لە سێدارەدانە کە دکتۆر سعد باسی لەوە کەوتی بەڕاستی من نازانم بۆچی ئەم سزایەت جێبەجێ ناکرێ ئێمە چەنەها بەرنامەمان لەسەر سزای لە سێدارەدان کردووە هەم لە بەرنمەکانی خۆمان هەم لە ڕۆ یاساییەکەشەوە لە ڕۆ یاساییەکەەوە تۆ هیچ گرفتێک نییە تۆ لە دادگا کاتێک کە بڕیار دەردەچێ دەبێت جێبەجێ بکرێ بەڵام کۆمەڵێک ڕێکخراوی تایبەت بە مافەکانی مرۆڤ هەیە ئەوان لە ئێستادا لە هەرێمی کوردستان بڕیاری لە سێدارەدانیان ڕاگرتووە هەر بە شێوەیەکی گشتی عێراقێکێکە لەو وڵاتانەی کە بڕیاری لە سێدارەدانی ڕاگرتووە ئێمە دەبینین ئێران کە دراوسەی ئێمەیە بڕیاری لە سێدارەدانی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ئەم بڕیارە جێبەجێ ناکرێت جا ئەمە وەک هەمیشە میوانەکانم باسی دەکەن و خەڵک دەیڵێ ئەگەر لە سێدارەدان هەبێ ئەگەر ئەو کەسە بکوژرێتەوە ئەو کاتە تاوانەکان بەو شێوەیە زیاد ناکەن دکتۆر لە ڕۆ یاساییەکەوە ببوورات میوانەکە بەجێ هێشتین لەبەرەوە دەبوو کەمێک باسی لایەنە یاساییەکە بکەین ئێمە کێشە یاساییمان نییە فراغی یاساییمان نییە گرفتەکە لە جێبەجێکردنیەتی باسی سوڵح زۆر کرا باسی مساڵەحە دەکرێت ئێمە لە دادگاکانیش ئەو کێشەیەمانەیە خۆشت باست کردوتێ تۆزێت ئێمە لەگەڵ دادوەرەکان و لەگەڵ دادگا دوور کەوتوینەتەوە بۆ لەبەرەوەی کە دەچیتە دادگا وا دەزانن ئیتر مامۆستایانی ئاینی پێشێلی یاسا دەکەن خۆیان دەیانەوێت شتەکان بە مساڵەحە هەل بکەن بابەتەکە نەگاتە دادگا دواتریش کە کارەساتێک ڕۆیە ئەڵێن هەمووی بەهۆی ئەو دانیشتانەوە بوو کە لە ڕێی مامۆستایەکی ئاینیەوە کرا لایەنە باش و خراپەکانی ئەم بابەتە چییە؟ لە ڕاستیدا ئەم بابەتانە پێویستی بە توێژینەوەی زانستیە نەک بە قال و قیل قسەکردن باشە ئەگەر هات و هەندێک ڕخنە بگرێت لە زانایانی ئاینی مامۆسای مەلای کورد بە تایبەتی کە تێکەڵن لە ناو خەڵکیدا و ئاگاداری ڕووداوەکان و هەوڵەدەن بۆ ئەوەی کە گەورەترین ئاشتەوایی لە ناو کۆمەلگای ئێمەدا ڕوو بدا زۆرێ لە توێژەران ئەسڵەن ڕخنەیان هەیە لە دادگاکان کە حکمی وا هەیە پێویستی بە 3 مانگە بە 6 مانگە ئەوە 3 ساڵە 4 ساڵە بێگلا نەکراوەتەوە ئاخر ئەم دادوەرە بەڕێزەکان بۆ ئەم کەیسانە بەو شێوازە بەلایەکە ئەڕواکە کە نەئەبوووا بڕۆشتایە وەڕخنەی زانستی هەیە لەسەرەوەی کە بەشێک لەو ڕووداوانەی کە ڕوئەدەن سیاسی دەسی لە پشتەوە هەیە کۆمەڵێک کەس لە ڕووداوە خۆنیشاندانەکانە کە ئاکوژرێن کەس تۆڵیان بۆ ناکاتەوە حکومت کەس ناگرێت لە بەرامبەریدا یاخود بەشێک لەوانەی کە پارەی میلە دەخۆن بە ناوی ئەو دوکان و بازاڕانەی کە دادرێن و کۆمەڵی پارە کۆکەنەوە و دوایی وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچن ناتوانێت یاسا سەروەر بێت ئەم کەسە بۆ کێ ڕۆیشت ئەگەر لە ئەمریکایە لە ئەوروپایە مەگەر ناتوانن ئەم کەسە بێننەوە دوو کەس بکەن بە پەند لەبەرەوەی کەیتر ئەوەکانتر پەند وەربگرێ وە کێشەیەکی ترش هەیە لە وڵاتی ئێمە بەداخەوە هەندێک جار ئەڵێن بەرپرسێک دەستی لە پشتی ئەم کەسەوەی یا کەسی بکوژ یا کەسی پارەخۆر یا کەسی فێڵکەر یا کەسی ئەوانەی کە ئەم شانە دەکەن لەبەرەوە کەسی فەقیریش ناتوانانی دەستی بگاتە ئەوێ وەکوتم ئەمە پێویستی بە توێژینەوەی ئەمە کۆمەڵە قسە گەلێکە کە پێویستە بە فیعلی ئەو کەیسانە وەربگیرێ بزانێکین چەنە گەشۆتە ئەنجام و چەنە نەگەشۆتە ئەنجام پاشان کاتێک کە تۆ کەسێک هێنی بڕیاری ئەوەی ئەدەی کە ئەم کەسە سجن بکرێ زۆر جار یعنی ئاسانکاریەکەن بە کابراڵێن کاکە هەر دادوەرەکە خۆی فەرمێتی بڕۆن کاکە بشون سوحی خۆتانە بکەن ئێوە سوڵحەکە بکەن لەلای ئێمەژە و کاتە تەنها حەقی گشتی بەسەر ئەمێنێتەوە هەر دادوەرە بەڕێزەکان بەشێکیان خۆیان ڕێنمایی ئەو خەڵکە دەکەن کە ئەگەرەتانەوەی کێشەکە بڕۆن لە دەروی محکەمە حەل و کێشەکەی خۆتان نزاعی خۆتان یەکلایەن بکەنەوانێ ئێمە مەساش ڕۆحی ئەو خەڵکەی لەگەڵ ئەو خەڵکایە و کەسێک کە لە دەوروبەرمانەیە ئامۆزای یا پورزایە یا خاڵۆزایە یا دۆسە یا دراوسەیە کاتێک کە ڕوو لە منەکە چی بکەم یعنی بێ بچم کێشەی بۆ چارەسەکەم جاری وایە لەسەر مینبەر هاتمەتە خوارە و کابرا باوشی پیا کردوم ناناسم کێ تەکلیفم لێ کاسی دەکەم کێشەی لە بینی گەنجەکانە ڕووی داوە خەریکە ئەگاتە یعنی دوتکە و خراپی زیاتر لێ دەکەوێتەوە ئەم بڵێ بەم گەڕەکە بێ و کوژە و بڵێ بۆ گەڕەکە بێ و کوژم ناچارە چینە ناو مۆزوعەکەەوە کاتیان ئەدەینێ گوێیان لێ دەگرین چوارڕسپی هێنین بۆی کە ئاشتەوایەکان بۆ بکەین چونکە لە محکەمە جاری وایە 2 ساڵتی ئەپەڕێم گەنجە هاتو چۆ پێکرێ 3 مانگ جارێ 6 مانگ جارێ کە ئیجابیاتێکی هەیە بۆی کەم کەسە مەشغوڵەکرێ بەڵام زوو تیماری برینەکە بکرێ و بگاتە ئەنجام باشتر نییە مامسەقەتە بووە لە دانیشتێکە بوو بن و مەسەلە مساڵەحە کرابێ و دواتر تاوانەکە هەر ئەنجام درابێ یان هەر خۆتان پەشیمان بوو بنەوە لەوەی کە لەو مەجلیسیا و قسەیەکی خێرتان لەو مەجلیسیا کردبێ لە سەدا 90
ئەو دانیشتانی کە بەندە تایدا بەشدار بووم وەکو سڵح و مساڵحەکردن لە شێوازێکی جوان و ئیجابی گەیشتۆتە ئەنجام. خوێن کوژێنراوەتەوە، ئاشتەوایی کراوە و ئەگەر نەشکرابێ وتیانە سڵح ناکەین. بە وەرمان گوتۆ کە سڵح ناکەین و تەواو یعنی کارێک نەکراوە کە سنوورەکان ببەزێنرێت. زۆرێ لە سڵحی کێشەی خێزانیە جیابوونەوەیە هەندێک جیابوونەوە ئەکاتەوەی کە ماڵە خەزوران هەڕەشە بکەن لە زاواکەیان یا بە پێچەوانەوە کە ئەمانشمان بینی بەداخەوە کە ئەمەش جارێکتر وەکوتم پێویستمان بە توێژینەوەیە کە ئەمانە یعنی بۆ باری دەرونیان وایە بۆ گفتوگۆ ناهێنە سەر بەڕا بۆ ئەوەی کە بە گفتوگۆکردن بگەینە چارە و ئاشتەوایی و دۆستایەتی بۆ ئەم وڵاتەوە و نیشتمانەمان لێ پشێوێ بۆ سوور بێ بەخوێن یعنی ئەو ڕووداوی کە لە بەنزیخانەکە ڕووداوە زەرری نییە بۆ هەموو هەرێمی کوردستان بێگومان زەرری هەیە لە فەیسبووکیشا کۆمەڵێک کەس بە ناوی ئەوەی کەوامە تەعادای لەکراوە و دەستخۆشی لەکان یا شتێ پشتیەگرێ کاکە تۆ لە ماڵی خۆتا دانیشی سەیری ئەو هەموو خوێنکارەکە و فێرخوازە کە کاچێت لە بەغا ئەخوێنێ ئەم هەموو پزیشکەی کە ئەچێتە ئەوێ بڕوانامە بەدەست بهێنێ ئەم هەموو کاسبەی کە ئەچێت بێ ئەوێ ئەم هەموو خەڵکەی کە دێتە ناو هەرێمی کوردستانەوانێ بۆ سەردان و دیتنی شوێنەکان گەورەترین بواری ئابووری هەرێمی کوردستانە باتە پێشەوە یعنی تۆ تەنها لەبەرەوەی حەزێکی خۆت و دەمارگیرێکی خۆی ئەنجام بدا دێدەزەکا بە نووسینی شتێک کە هەڵنانێکی تدایە بۆ ئەم تاوانانە کەسیش دەپرسینەوەیان لەگەڵا ناکا بەداخەوە لەم بابەتانەدا. باشە ببوورە دکتۆر ڕاتەگرم دکتۆر سعد لەسەر ئەم بابەتە ینی هاندانی خەڵک یعنی بۆ نمونە ئەم نزیکترین کەیس کە ئەم کەیسی بەنزینخانەکەیە خەڵک زۆر قسە لەسەر ئەم بابەتە دەکات بەشێکی وەکۆی دکتۆر وتی دەڵێت دەستی خۆش بێ لەبەرەوەی ئەم کەسە بەلامار دراوە دەستدرێژی کراوەتە سەری و دیفاعی لە حەقی خۆی کردووە. بەشێکی تری دەڵێت نەخێر کوشتن هەر کوشتنە ئەو ڕۆحی کەسێک و چەند کەسێکی بێتاوانی هین کردووە لە ناو بردووە و دەبێت بە سزای خۆی بگا. بابەتەکە چۆتە بابەتی نەتەوایەتی و عەرەب چی بە ئێمە کردو لە ئەوڵ تا ئاخر و ئێمە بۆ ئێستا کوردێ بینە دەست عەرەب و نەخێر ئێمە کوردەکەی خۆمان ڕاوانەی ئەو ڕادستی ئەوان ناکەین و لەم لاوە بە شێوەیەکی تر ئەوڵێ ئەگەر نێنە دەستی خۆمان وا ئەەکەین و ئەم یعنی تاوانەکە ڕوویاوە کەسەکە کوژراوە بکوژەکە دەستگیر کراوە بەڵام دەبینی ئەم هەموو قسێش لە دوای تاوانەکەەوە دەکرێت ئەمانە تا چەند جارێکتر کاریگەریان هەیە لەسەر ئەو دووبارە ئەنجامدانەوەی کە تاوانەی کە بەڕێزێ باسی کرد. بەڵێ ئەوانەی کە بە شێوەک لە شێوەکان پشتی تۆمەتبار دەگرن لە هەر کەیسەک بە نمونە ئەو کەیسە هیچ شارەزای کەیسەکە نەبوون لە بیدایەتیەوە لەبەرەوەی نازانن ئەو کەسێک کە بکوژە کەسێک کەشی کوشتێکە کووردە خۆ هەردوو عەرەبی نەکوشتێک کاکە تامات قەزێکی بکەنێتەوەی کەسێکی کوشتێک کە کوڕە شەهیدە کە خەڵکی شاری هەولێرە ئەم زۆر پێم سەیرە لە کۆمنتەکان دیتم لە هەندێک لە کۆمنتەکان بەتەڵی هەولێر و بەتەڵی ئەربیل و نازام چوو ئەو شتانێکەوە دەکرێتن کاکە بەتەڵی هەولێر نابی خەڵکی هەولێر بکوژی هەرچەندە هیچ مبارڕێک نییە گەر خەڵکی هەولێریش نەبیتن کە مرۆڤی کوشت مرۆڤی کوشت ئیدی لە هەر شوێنێک بیتن بەڵام لەبیرمان نەچیتن ئایا ئەوانەی کە ئەو کۆمنتانە دەنووسن فعلەن خەڵکی شاری هەولێرن فعلەن کوردن چکە لەوەی ئەکاونتی فەیک بن لەوەیە با بڵین لایەنێک لە لایەنەکان ئەمە معڕزین لە بۆ جۆرەها پلانی دەرەکی و ناوەکی لەوەیە کەسێکی دەرەکی ببیوێ بازرگانی بۆ بابەتە بکاتن بەڵام ئەوەی ئەرچی ئێمە ئەوەی ئەرچی کەناڵەکەی بەڕێستانەکە ئەو بابەتە جوانەی لەو کاتە وروژاند و کەناڵەکانی دیکە دەستخۆشیان لێ دەکەم ئەوەیە کە زوو هۆشیارێک بڵاوکەینەوە کاکە ئاگادار بن ئەتوو وەکو جەنابی مامۆستا فەرمووی خەریکە ئاسایشی نیشتیمانی دەشێوێنی بە کۆمنتەکەت خەریکە ئاسایشی نیشتیمانی دەشێوێنی ئەتوو کەسێک دەکەیە پاڵەوانی شارێک کە کەسێکی کوشتی هەر لەو شارەیە ئەخەخەوتەنا عەرەبی نەکوشتە و کوردیی کوشتیە یەک لەو قوربانیانە کوڕە شەهیدێکی داماوی کاسب کەوا هیچی لە هیچدا نەبووە لۆیە ئەو بابەتە نابی بە هیچ شێوەک لە شێوەکان لەژێر هیچ ڕەنگەک لەژێر هیچ تاوەک لەژێر هیچ ناوەک ئەمە پشتگیری کەسی بکوژ بکەین پاڵنەر هەیە لە بۆ تاوانەکە ڕاستە ئەنجامیدایە هەموو پاڵنەرەکەمان دیت هەموو ڤیددیۆیەکەمان دیت زانیمانکەوە پاڵنەرەکە هەیە بەڵام دەکرا بە شێوەک لە شێوەکان مامەڵە لەگەر تاوانەکە بکرێتن دەکرا بە نەچمە ناو تەفاسیلی قەزیەکە هەتاوەکو بابەتەکەمان فۆکس نەکەینە سەرێک هەتاوەکو بەعام باس بکەین ئەوەی کە گرینگە دکتۆر بەڵێ ئێمە دەبینین ینی ئەو ڤیددیۆی کە بەڕێزتان باس کرد ڤیددیۆکە بڵاو بۆ تو یانە سەوای لە هاتوێمە مەرحەلەی لێکۆڵینەوە جاران مەرحەلەی لێکۆڵینەوە زۆر نهێنی بوو بۆ لەبەرەوەی تاوانەکە بەلاڕێدا نەبرێت تا هەموو بەڵگەکان لەسەر ئەو تاوانە کۆ دەکرێتەوە چونکە هەرێکێک لەو بەڵگانە بۆ خۆی دواتر دەتوانێت ئیسفادی لێ بکرێتەوە و
چ بە ئیدانەکردنی ئەو کەسە بێ یاخود بە بەراەت و ئەوەی بێت ئیسفادی لێ دەکرێت بەڵام ئێمە دەبینین ئێستا لە ڕێی کامێراکانی چاودێری و ڤیددیوانە بڵاو دەکرێتەوە ئیتر هەر کەس بۆ خۆی محەلیلێکە و شیکاری بۆ دەکات و خەتای ئەمە یان خەتای ئەوە یعنی بۆ ئێمە هەوڵ نەدەین ئەم شتانە بەنهێنی ببێنێتەوە یعنی پێویستە کامێرای کە لەوێ دانراوە بۆ چاودێریکردنی شوێنێکی وا بۆ کاتێکی وا کە تاوانێکی پێ ئەنجام دەدرێت خەڵک هەمووی بیبینێ بڵاو بکرێتەوە ینی پێویست نییە ئەمە لە ڕێی دەستگا ئەمنیەکانەوە بە تایبەت ئەمە کۆنتترۆل بکرێ ئەوە خەرقەتی ئەمنیە بابەتێکی ئەمنیشە ئەمن وەکو باڵێن پێش نیاز لە بۆ دەستگا ئەمنیەکان لە بۆ ئەوەی دووبارە نەبتەوە لە هەر شارێک چکە لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان بەداخەوە ئەو حاڵەتە هەیە کاتێک کە تاوان ڕوو دەداتن لە وڵاتان شریکی پۆلیسی هەیە شریکی پۆلیسی لە شوێنی تاوانەکە دەدرێت بە دووری چەند مەترێک کەس لە بۆی نییە بستاوبەری بەڵام بەداخەوە یعنی لە هەموو ڕووداوەکانی هەرێمی کوردستان سناپیەکەن لە وڵاتی ئێمە سناپیەکە یەکسەر یعنی دەیەها مۆبایل وا تەسویر دەکاتن لە بەداخەوە لە هەندێک حاڵەت شوێنە یعنی هێز ئەمنیەکانیش لەوێ وجودیان هەیە تاکە دەبێ خەڵکە دوور بخرێتەوە خۆ دوتەنی هەر بەڵگەی تاوانی لەوەیە بزر بیتن قوانی فیشەکان چی لێ دێتن لەوەیە کەسێک لە بەرچ خۆنی و بیباتن ئەگەر کەسێک چوو بە هاردی ڤیدیۆیەکەی بردبا سەتا یعنی ئەو تاوانە بزر دەبوو کەس نێزانیکەوە ئەو تاوانە کوکرا و ئەنجام درا یعنی لۆیە دانانی شریت پاشان ئامێری قەتعکردنی شەبەکە هەیە یعنی وەکو پێشنیازێک لە بۆ هێز ئەمنیەکان لە شوێنە کە تاوان ڕووداتنی یەکەم شت بە ئامێرێکی قەتعی شەبەکە بنەو شوێنە شەبەکە لەو شوێنە نەمینێتن کەس نتوانانی لایڤ بکاتەوە کەس نتوانانی تەسویر کاتن و زۆر ئاساییە با هێزێکی ئەمنی زۆر بستاو شوێنە ئەوانەی کە تەسویریان کە مۆبایلەکانیان لێ بستینن ڤیدیۆکانیان پێڕەشکەنەوە لەبەر ئەوەی وەکو وتم خەریکە تاوانێکی ئەوها بچووک نیە یعنی تاوانێکی ئاسایی کە لە هەر کۆمەڵگەک ڕوو دەداتن تاوانی کوشتنە خەریکە دەبتە هۆکاری تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی نێوان هەرێم و باڵین وڵاتی عراق باڵین مرکز بە شێوەیەکی گشتی لۆیە لە بۆ ئەوەی دووبارە نەبتەوە تکرار نەبتەوە لە هەر شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان کە تاوان ڕوو دەداتن پێشنیازی من لە بۆ دەستگا ئەمنیەکان ئەگەر لێم قبول بکەن ئەوەیە کە بە زووترین کات شریکی پۆلیسی لێ بدرێت لە چەند مەترێک دوور کەس نەستە پێش و هەروەها ئامێری قەتعی شەبەکە ببن شەبەکە لەوێن دەرقەتع بکرێتن پاشان بەڕێوەبەرایەتی پۆلیس یاخود با بڵێن لایانی پەیوەندیدار دادگا دەزانی کە کامە بڕگە لە ڤیدیۆکە پێویستە بڵاو بکرێتەوە لە بەرچاوڕوونی ئایا پێویستە بڵاو بکرێتەوە یان نا ئەگەر پێویستی کە پێویستی نەکرد ئەوە ئیدی جیهاتی ئەمنی پێوە مختصە هیوادارم ئەو شتە دووبارە نەبتەوە چکە جگە لە شاری هەولێر چەند شوێنێکە بەداخۆ من حاڵەتەم دیتە کە تاوانە ڕوو دەداتن دەیان هاوڵاتی بە مۆبایلەکان دەستنسەر ئەوە هاوڵاتیش پێویستە بزانیتن کەەوە چه هەنگاوەکی گەورە داوێتن کاتەکەەوە ڤیدیۆی تاوانی کوشتن بڵاو دەکات باشە دکتۆر سعد ئێمە بەشێکی لە ئامادەکردنی ئەم بەرنامەیە ئامانج لێ ئەوە بووە کە ناتوانین بڵین تاوانی کوشتن لە هەرێمی کوردستان بنە بڕاکەین چونکە ئەمەوەک بە ڕێزی شتانتانەمە تاوانێکە لە هەموو جیهاندا تاوانی کوشتن هەر هەیە بەڵام ئێمە ئەمانەوێت تۆزێک تاکی خۆمان هۆشیارکەینەوە ئاساییکەینەوە لەو بارە دەرونی کە هەیەە تۆزێک هادئیانکەینەوە بۆ ئەوەی کە ئیتر چیتر برای ئێمە برای خۆی کە سوکاری خۆی هاوڕێی خۆی برادری خۆی نەکوژێ قسەکە ئەوەیە بابینە سەر ڕێگەی چارەسەر ئێمە چۆن بتوانین کۆنتترۆلی دەرونی تاک بکەین چۆن بتوانین وا بکەین کە تووڕەبوونێک نەگاتە ئەو ڕادەیە یعنی تۆ ئەوەنە تووڕەبوونەکەت تا ئەچی دەمانچەکەش ئەهێنیت و یەیتەوە و خەڵکەکەش ئەکوژی لەو مەسافەیە بیرێک نەکەیتەوە کە ئەم کردداری تۆ ئەیکەی تاوانە ئەم کۆنتترۆلە چۆن بکەین بەڵێ لە نێوان لە ڕووی دەرونیەوە هەڵچوونە دەرونیەکان و بە تایبەت تووڕەبوون پەرچە کردارە باشە کردارێک هەیە بەرامبەرت و پەرچەکردارەکەت هەیە ئەتوکە هەڵچوونەکەتە لەو نێوەندا مەسافەکەیە پێ دەڵێن مەجال و تەفسیر مەسافەی شرۆڤەکردن لە بۆ هەیە شرۆڤەی ئەو حرەکەی بکەیت کە وەکو ڕیاکشن وەکو پەرچەکردار لە بەرامبەر با بڵین ئەو کردارەی بەرامبەر کرێ ئەنجامی دەدەی زۆر گرینگە تاک بزانیتن لە مەودووە فول لایت لێدان لە بۆ ئۆتۆمبیلێک ئەگەری هەیە ببتە تاوانی کوشتن پاڵپێوەنان بە کارمەندێک لە شوێنێکی گشتی ئەگەری هەیە بتە تاوانی کوشتن زلە لێدان لە شخصێک ئەگەری هەیە بتە تاوانی کوشتن یعنی لە مەودووە حساب لە بۆ حرکاتی خۆمان بکەین حساب لە بۆ هەڵچوونە بەسیتەکان بکەین حساب لە بۆ ئەو کەسێکی کە لە بەرامبەرتە مرۆڤێک لە بەرامبەرتە بەکارهێنانی قسەی ناشین ئەگەری هەیە بتە تاوانی کوشتن ئیدی هەوڵ دەین بە ئارامی بژین بە خۆشی بژین یعنی ئەو تاوانەی کە ڕوو دەدەن واللهی ئەمە وەکو شارەزا لە بوارە زۆر خەفەت دەخۆین لەبەرەوەی پاڵنەری تاوانەکان زۆر بەسیتە
چەند لترێک بنزین و فولایتەک و ئاوێنێک بە قۆڵیکەت و لە شوێنی من دانیشتی لە کافتریا و لەگە خوشکم جیابوویتەوە ئەوە ئیوەی نییە منداڵەکەم بە هەڵەوەکۆ کەسی تازا با بڵین پیشانتاندا منداڵەکەی بە هەڵە بە ئۆتۆمبیلی درایە والله ئەوانە ئیوە نییە کەسی لەسەر بکوژێ تاچی لەسەر لە کاتێکدا بەڕێی زۆر ئاسانتر حل دەکرێتن یەکەمیان لەمە دوا پێویستە تاچی کورت مرۆڤ بەگشتی بزانیتنکەوە ماوەڵە لەگە مرۆڤی بەرامبەرت دەکەی ئەویش کەڕامەتی هەیە هەوڵدەی خۆت لە شەڕ لا بدەی و شرۆڤەی تەفسیرەکان باشتر بکەی هەمیشە یعنی بیر لە دەرەنجامی کارەکەت بکەوە بیر لەوە بکەوەکەوە لەوەیە بەرەو چێن دەربە ئەو ڕفتاری کە ئەنجامی دەدەی جیا لەوانە ئەو کێشانێکەوە مادین هەوڵ نەدرێت تاوانی لەسەر ئەنجام بدرێت لەسەر پارچە زەویەک لۆ سێ کەس بکوژرێ حل دەکرێتن یعنی پێویست ناکات لەسەر پارچە زەویەک لەسەر چەند لترێک بنزین لەسەر چەند نازانم چێک لەسەر هەندێک بابەتی مادی پێویست ناکە نەفەر بکوژرێ تاچی کورت پێویستە بگاتەوە هۆشیاریە قوددانەوەی هەڵچوونەکان ئەخر ئەوە دەرەنجامەکەیتی هەموو ژیانت یەک لە زیانەکانی هەڵچوون کە ئەوەیە کە من کتابەکەم هەیە مە بە دیری هەڵچوونەکانت چونکە ئینسان لە کاتی هەڵچوون دەبتە دیری هەڵچوونی خۆی هەڵچوونەکە تەحکومی پێوە دەکاتن یەک لە زیانەکانی ئەوەیە هەموو ئامانجی ژیانی خۆت لە کاتی هەڵچوون لەدەست دەدەی هەموو ئامانجی ژیانی خۆت دروست کرایی بەخێو کرای گەورە کرای بەیەک حاڵەتی هەڵچوون هەموو ژیان لە پشتەوەی سزن بەسەر دەبەی ئەگەر لە سێدارە دانیشت ڕوبەڕوو نەبیتەوە تخوا کامەی باشترە قسەک قبول بکەی ڕفتارێک قبول بکەی یانەوە هەموو ژیانی خۆتی لەسەردا بنی هیوادارم تاچی کورت بیر لەوە بکاتەوە قوددانەوەی هەڵچوون زۆر باشترە زۆر شەرەفمەندانەترە زۆر ئازانەترە لەوەی کە هەموو ژیانت لە زیندان بەسەر ببێت. دەست خۆش دکتۆر سعات دکتۆر ناسح ئەو قوددانەوەی هەڵچوونی کە دکتۆر باسی کرد لا نەدینیەکە ئەگەر تۆ زێبگەڕێنەوە سەر ئەوە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ ئەم هەڵچوونە قوت بدەیتەوە بە نمونە ئەگەر تۆ لا نەدینیەکەت زۆر باش بێ نزیک بیت لە خوای خۆتەوە و بزانی کە ئەمە بەڕاستی تاوانە کە تۆ کەسێک بکوژی تاوانەکەی لای خوا چەند گەورەیە نزیکی لەمەوە نابێتە هۆی ئەوەی کە تۆ باشتر ئەم هەڵچوونە قوت بدەیتەوە. بێگومان یەکێک لە خاڵە گرنگەکان کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بانگەشەی بۆ کراوە ئەوەیە کە پێناسە بۆ کەسی بەهێز کراوە کە ئەوە نییە کە بتوانێت دەست بشکێنێتەوانێ و تۆڕەیەکەی جێبەجەکە بەڵکو من یەملیک نەفسەه عند الغضب لە کاتی تۆڕەبووندا خۆی بگرێتەوە چونکە تۆڕەبوون ڕەشەبایەکە چرای عەقڵ ئەکوژێنێتەوە وا دەکا لە مرۆڤ لە چوارچێوەیەکی نامۆدا ساتەکانی ژیانی ببرێتە سەر و عەقڵی خۆی تەواوەتی وەلا دەنێ ناتوانێت بەڕێکوپێکی کارەکانی ئەنجام بدا. هەر بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی کردووە کە کەسێک تۆڕە بوو بە پێوە بوو با دابنیشێ ئەگەر دانیشتە بوو با بڕوا دەموچاوێ پشۆرێ یاخود دەستێ دەزێژێ بگرێ یا ڕابکشێ زیکری خوای گەورە بکە پەنا بگرێ بەخوای گەورە لە شەیطان لەبەر خاتی ئەوەی کە هێمنبوونێکی بۆ دروست ببێت کە ئینسان تۆڕە بوو گەرمە بێت کە دەموچاوی شۆری هێمنە بێتەوە کە مەوکو سنەتی ئازیزمانە جگە لەوەش بیرکردنەوە لە دەرەنجامی بەرامبەر کە بۆ من کەسێ بکوژم جەرگی دایک و باوکێ پسووتێ یاخود چەند مناڵە هەتیو بکەون یا بێوەژن بکەوێ کەسێک جگە لەوە بل داهاتی خۆی بکاتەوانێ کە سزای قیامەتی لەسرە وەکو وایە هەموو مرۆڤایەتت کوشت بێت یا لانی کەم سژن ئەکرێتەوە یا ئەگەر نەگەیتە سژن لەوە چێ بکوژرێتەوە هەموو ئەمانە پێوەرگەلێکن کەوا دەکات لە مرۆڤ بە ژیرانەتر مامەڵە بکە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە بەردەمیایەتی بە تایبەتیش پەروەردەکردن کە من تەرکیزی یەکەمە سەر پەروەردەی ئاینی پەروەردەی ئەخلاقی لە مزگەوتەکان لە خوێندنگەکان و باز دەرخستنی خەتەرناکی کوشتن و بڕین بەداخەوە زۆرێ لە مسلسل و فیلمەکان باز دە و کوشتن و بڕینە ئەکا بە شتێکی سروشتی یا هەر لە هەندێک فیلمەوە باسی سژنەکە کە نەما ئەڵی شوێنێکی سیاحیە و بەخۆشی ڕابواردنی خۆیان ئەنجامەدەن کە ئەمە هەمووی خەلەلە لە ڕووی ڕاگەاندنەوە تەنانەت لە سۆسیال میدیاوە لە شوێن و جێگەکانی دیکەیترەوە کەوا بکە مەسەلەی کوشتن سووک و ئاسان بکە لە لای خەڵکی بۆ اعتیباریەوەی جاری وە هەبوو مەسیلەی عشاری کاتی خۆی ئەو خەلەلە هەبوو کە عشرەتێک زۆر باە دەیانگو بیکوژەکە کە هەیکی پەڕێک پارەی کە مەدەین خوێنەکەی ساغە بێتەوە بەڵام ئێستا ئەوە باوی نەماوە بەداخە ئەو باوی هەیە کە ئێستەکانەڵێ کاکە حکومەت لەو دیوانێ بەبێ پارەبێ هیچ شتێک بەخۆی ژیان و نان و ئاو و ساحەتی خۆی هەیە کە زۆر گەنج هەیە عەقڵی بەڕاستی بڕناکان ناگاتە ئەنجامی خۆی خوێندنێکی باشی نەکردووە بابەتێکی ڕۆشنبیری کۆمەڵایەتی وەرنەگرتووە لە ناو کۆمەلگادا هەر لە سەرتاوە خراوتە دەرەوە بۆ پارە پیاکردن بەبێ ئەوەی علمێ معریفەیە سەقافەتێ ڕۆشنبیریەکی هەبێ هەر ڕۆژە و لە شەڕێکایە
دایک و باوکیش زۆرجار بەداخەوە پاڵپشتن کە کوڕەکە شەڕی کرد یەکسەر دەچێت ناو مامەزوعەکە و سڵحەکەی بووەکە لێ گەڕە جارێکە با خۆی ڕوبەڕووی دادگا بێتەوە با خۆی ڕوبەڕووی ناڕەحەتیەکان بێتەوە با خۆی تۆزی ئازار بچەشێ با خۆی دوو شەو لە سژنا بمێنێتەوانێ با خوایەکە کوڕی سەرۆگە بوو خوایەکە کوڕی مامۆسایەکی ئاینیە بوو با بیچەژێ لەبەر خاتیەوەی کە کردەوەی خۆی زانی ڕوبەڕووی خۆی بێتەوان و سنگی خۆی دەگرێتەوە و زانی دەوروبەری لەسەر هەڵەکانی بەرگری لێ ناکەن تەواوی تر بەشێ لە مۆزوعەکان پەشێمانبوونی خەیانەگرێ و سەرنجامیش دەبنە پند بۆ ئەوانی دەوروبەریشی کەیتر کەی کاتی ئەوەیە بە تایبەتی نیشتمان پەروەرەتی لامان کەس بووە هاوڵاتی خۆشویستن لە لامان لاواز بووە کە جارانی ئەیان گوت لانی خۆمان یان کوردین خۆشەویستی و نەرم ڕەحمەتێکمان هەبوو بەرامبەر بە یەکتری بەڵام ئێستا خەریکە شارجێتی جاریتە دروست دەکرێتەوانێ زۆنی ئەو زیندوو دەکرێتەوانێ خەریکە نێوانەکان جارێکی تر وەکو کێک پارچەکێتەوە دڵی هەموو کوردێک خۆی چوار پارچەیە ئێستاکانێ وەرە لەناو پارچەکانیشە ئەوەندەی تر وێران بکرین نەدین نەخلاق نەقیەم بەهای ئەومان پێنادا هیچ کاتم نەما بەڵام وەکو مامۆستایانی ئاینی تا چەند گرنگە لەسەر ئەم بابەتەیان ئێمە وەکو ئەلام ڕاگەیاندنەکان بینیمانە چەند ڕۆژێکە لەسەر ئەم بابەتە قسە دەکرێت و گرنگیشە بەردەوام قسەی لەسەر بکرێ مامۆستایانی ئاینی لە منبەرەکانی خۆیانەوە کەسانێکی زۆر دادەنیشن گوێتان لێ دەگرن ئەم بابەتە تا چەند گرنگی پێ بدەن گرنگی دەبێ بۆ کۆمەلگای ئێمە بێگومان مامۆستایانی ئاینی ڕاشکاوانە شوێن و جێگۆپێگەیان دیارەوە کاریگەریشان لەسەر خەڵکی هەیە و من بە ڕاشکاوانە دێڵێم کە ئێستا هێمنیەک هەبێ لە هەرێمی کوردستانە پشکی شێر بەر زانایانی ئاینیەکەوێ کە لە میبەرەکان یانیانە هێمنی و خۆشی بڵاوکەنەوە بناو خەڵکیدا خۆزگە توێژینەوەش بکرای لەسەر ئەو کەسانەی کە خەڵکە کوژن بزانێکن ئایا ڕۆژە لە ڕۆژان سەردانی مزگەوتیان کردووە یا بەگوێی مامۆسایەکی ئاینیان کردووە یا لە ڕووی خێزانیوانێت تۆکمەن و حتا پێشنیانی ژەکەم ئەو گەنجانەی کە داخوازی هاوسەرگیریەکەن زۆرجاری کێشەکان و گرفتەکان لێرە دروستە بێ ئاسانکاری بکەن بۆ زەواج و هاوسەرگیریکردن بۆی کەوا کوڕ هەز بە پیاوەتی و مردایەتی خۆی بکە و وەس بکە کە خێزان و خانەوادەی هەیە بیرکردنەوەی لە سەدا دەگۆڕێ کورد ئەڵێ ژن پیاوەکە بە پیا و فیعلەن وهایە ئەو پێوەرێکە لە پێوەرەکان کە کاری لەسەر بکرێت دەستان خۆش بێت دکتۆر ناسح ئاروزەری مامۆستای زانکۆ سپاس کە ئێوارێ لەگەڵمان بوویت دکتۆر سعد بەرزنجی کە بەڕێزیان لە ستۆدیۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش دکتۆر کە ئامادەیتان هەبوو بەڵێ ئازیزان بە هیوای ئەوەی کە ئیتر بوەستین لە دووبارەکردنەوە و ئەنجامدانی تاوانی کوشتن وەکەوەی کە میوانەکانم بە درێژایی بەرنامەکە باسییان کرد چۆن بتوانین کۆنتترۆلی تووڕەبوونی خۆمان کۆنتترۆلی هەڵچوونی خۆمان بکەین هەمیشە بیر بکەینەوە ئەو تاوانەی کە تۆ ئەنجامی دەدەی بەرامبەر بەکێ ئەنجامی دەدەی و تا چەند ماڵوێرانی خۆت وەکە سوکاری خۆتی بەدواوەیە ئەنجابیر لە بەرامبەرەکەشت بکەیتەوە بە هیوای ئەوەی کە ئیتر ئەوەندا گوێبیستی ڕووداوەکە زەونەکانی کوشتن نەبین و زەنگێکی مەترسیدار نەبێ بۆ کۆمەلگا و ئەمنیەت و ئاساییش بۆ هەرێمی کوردستان بگەڕێنینەوە تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوە